هەرزەکار کەسانی کە لەناو خێزانان لەناو کۆمەڵگەیان بە پێیەوەی قۆناغەکانی تەمەن لە مناڵیەوە دواترەچی تەمەنی هەرزەکاری کۆمەڵی گۆڕانکاری جەستەی و کۆمەڵی گۆڕانکاری لە هەڵسوکەوتی ئەم کەسەیە دروست دەبێت. ئایا ئەبێ مامەڵەکان چۆن بێت و هەمیشەش باسیەوەمان کردووە کە ئێمە لە مناڵیەوە ئەگەر بینایەکی باش بۆ مناڵەکەمان بکەین لە هەرزەکاریان ناتوانین لی بترسین یاخۆ گرفتمان نابێت لەگەڵیا لە بەروێزانی چۆن پەروەردەمان کردووە. بەڵام هەندێک جار ئەم هەرزەکارە کۆمەڵە ڕوبەڕووی کێشەی کۆمەڵایەتی و ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە لە ناو خێزانە کۆمەڵە گرفت دروستکات. خێزان و کۆمەلگا تا چە نەتوانن هاوکاری بن، تا چە نەتوانن گوێ لە پرسیارەکانی بگرن، تا چە نەتوانن گوێ لە هەڵچوونەکانیشی بگرن و مامەڵێکی باشیشی لەگەڵا بکەن. هەموو شتێک بەتون و تیژی چارەسەر ناکرێت، هەموو شتێک بۆ چارەسەر ناکرێت کە من دەنگ بەسەر توێ بەرزکەمەوە. با گوێ بگرین، با گفتوگۆ بکەین، توانی کێشەکان چارەسەرکەین. ئەمە بابەتێکە کاتوانین ڕۆژانەی ئەنجامی بین لەگەڵ ئەو هەرزەکارانێککە هەل لە هەموو ماڵێکە لە خێزانێکە لە خوشکەکەمان براکەمان هەموو کەسێکمانە جۆرە هەرزەکارانە بەتی ئەەکەین. ئێمە گفتوگۆ لە سەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکرێ باسالی وەکو توێژەری کۆمەڵایەتی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاکرێ باس زۆر بەخێر بێت. بعد پێناسەیەکی تەمەنی هەرزەکاریکەین. مەبەستمان چییە؟ بەناوی خوا تەمەنی هەرزەکاری قۆناغێکە لە قۆناغەکانی ژیانی مرۆڤ خۆن لە نێوان منداڵی و گەنجیایە. ئەو قۆناغی کاتیە قۆناغی ڕاگوزەرە قۆناغێکە لە نێوان منداڵی و گەنجیایە. ینی کاتێک کە منداڵی تاو ئەبێت پێخێتە ناگەی بە گەنجی لەو ماوەیەی کە تۆ نە منداڵیت و نە گەنجی پێ دەڵێن هەرزەکار. زۆر باشە کاتە گۆڕانکاریەکانی کە لە هەڵسوکەوت و لە طبیعەتی هەرزەکارە دروستە بێت لەم قۆناغەدا بە شێوازێکی گشتی چین بۆ ئەوەی کە خێزان کاتێک کە ئەم گۆڕانکاریانە ئەبینێ شێوازی مامەڵەکەی بگۆڕێ. ئەژین خام ئێمە لە دنیا نەک لە کۆمەڵگەی کوردیە نەک لە خێزانی ئێمە کێشەیەکی پێڵن کێشەی هەرزەکار. ئەگەر لە حەزە بکەین منداڵ سپۆڕی زۆر زۆرە، زۆر کەس لەبارەی منداڵە بڕۆ لە یوتیوب سێرچکە لە گوگڵ سێرچکە پسپۆڕەکانی بواری خێزان بواری منداڵ زۆر زۆرە. بەس کە لەسەر هەرزەکار کەم کەس خۆی لە قەڕی هەرزەکارەیە. هیچ خێزانێک نییە، هیچ خێزانێک نییە ئەگەر هەرزەکارێکی هەبێت لە دەستیەوە ڕست نەبێت، نەواڵێنە بەدەستیەوە هاواری نەبێت. ئەمە بۆچی؟ ینی ئەمە پێڵێن هەرزەکار قۆناغێکی پڕ کێشەیە. هەموو قۆناغەکانی ژیانی مرۆڤ تایبەتمەندی خۆی هەیە، هەمووی گرێدراوی یەکە و تەسیرە لەسەر یەکتریە. بەڵام قۆناغی هەرزەکاری قۆناغی یەکلاکەرەوەیە. بەڕاستی وەک بە ڕێزە فەرموو لە سەرەتا مناڵێکت بە باشی بەرهەمێ نابێت، بەس هەرزەکارێکە تاو دروست بێت تاویتە من مرۆڤەکە بە ڕێژەی 90 ئایندە و مسۆگەر کردووە لە ڕووی ئەخلاقیاتەوە لە ڕووی کەسایەتیەوە. ئیتر لە ژیانیاتی ڕۆیە ئەوە سڵاتی تویتیانە مەسەڵ ڕووی کەسایەتیەوە. هەندێک گۆڕانکاری لە ژیانی هەرزەکارە ڕوئەیە زۆر 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 گرنگە بۆی کە ئێمە مامەڵ لەگەڵ هەرزەکارناکەین. ئێمە وەکو توێژەران مامۆسایان کۆمەڵگاش و خێزانش کە لەگەڵم هەرزەکارە هاي دوو شت هەیە زۆر زۆر گرنگە. تەبیعی هەمومانە زانین کاتێک هەرزەکارێکە بینین گۆڕانکاری لە ڕووی جسمەوە لە ڕووی دەروونەوە لە ڕووی ڕۆحێت و عاتفیەوە گەشە ئەکا لە ڕووی جنسیەوە گەشە ئەکا. ئەمانە شتێکن هەمومان ئەیزانین. بەڵام دوو شت زۆر زۆر گرنگە کە من ریسێرچم بۆ کردو یا توێژینە زانستیەکان قسە لەسەرم حاڵەتە ئەکەن. ئەوەیە پێیان وایە مەسەلەن هەرزەکاران دوو گۆڕانکاری تایبەت ڕۆیە کە بێ ئاگایان. یەکەم ئەو هۆرمۆنانەی کە گەشەی ژیری گەشەی عەقڵی گەشەی عاتیفەیی لە هەرزەکارە کامڵ نەبووە. کامڵ نەبووە ینی بڵێ مناڵێک کامڵ بووە، زۆر بە بەردەوامی گەشە ئەکا ئەم گەشەیە ناوەستێ. بەڵام کێشەکە لەکوێیە؟ ئەو هۆرمۆنەی ئەو ڕژەنەی کە بەرپرسە لە گەشەی عاتیفی زیاتر گەشە ئەکا لە چاو گەشەی ژیریە. ئەبینین هەرزەکاران لە ڕووی عاتیفیەوە زۆر بەقوتن، لە ڕووی هاوسۆزیەوە زۆر زۆر بەقوتن، بەڵام لە ڕووی عەقڵیەوە کەمتر. مەسەلەن باڵایەکی بەرزی هەیە، هەیکەلێکی جوانی هەیە، ڕەفتاری ناڵانە ئەکا. ئەمە بێتەوەی جێگەی پرسیار دایک و باوک یا جێگەی سەرنجی کۆمەڵتوانجی کۆمەڵگا. ئەبینین زوو زوو عاتیفێ بن بە بچووکترین شتدان ئەشکێت، کچان بە تایبەت تووشی خەمۆکیە بن بەهۆی ئەم حاڵەتەوە. یا کوڕان تووشی لەگەڵ دایک و باوکیان لەگەڵ کۆمەڵگا تووشی بەرێکەوتنە بن. ئەمە لێرە چمان پێڵێ ئەم خاڵە زۆر گرنگە. کاتێک ئینسانێک لە ڕووی گەشەی عاتیفی بەقوترە لە چاو گەشەی ژیریە، ئەبێت تۆ ئیش لەسەر عاتیفە ئینسانە بکەیت. هەنی عاتیفە وەربگری وەکو کەناڵێک وەک دەرگایەک بۆ تێگەیشتن ناو هەرزەکار و بۆی ئەو هەرزەکارە بەدەست بێنیت. هەموو ئینسانەیەک بە تایبەت هەرزەکار بە خۆشەویستی
مامەڵێکردنی خۆشەویستی لەگەڵیا پەیوەندی گۆڕانی ئاڵەگۆڕێکی خۆشەویستی لەگەڵیا ئەم ئینسانە جۆرە ڕام ئەکرێت دڵی بەدەست بێنە ڕەفتارەکانی بەدەستێنی هەرزەکار باشترین گروپن بۆی کە بتوانن ئێمە خۆمان خۆشەویستکەین لەگەڵدا لە ڕووی عاتیف ماوەڵەن لەگەڵ لە ڕووی عەقڵیەوە چکە ئەو باوەڕی بە هەندێک پێوەری کۆمەڵگا باوەڕی بە هەندێک پێوەری خێزان باوەڕی بە هەندێک کۆت و بەردی ناو خێزان نیە پێیان وایە ئەمانەی سەردەمی ئەو نین باشە هەندێک شتاڵێ ئێوە لێ من تێناگەن من ئەبێ من خۆم کەسێکی سەربەخۆم گەورە بووم ڕێز لە گەورە بوونم بگیرێ بەڵام کاتێک دایک و باوکیا پەروەردەکار ئەزانێ ئەم کوڕە لە ڕووی عاتیفیەوە گەشەی کرد و سۆزەکانی زاڵە بەسەر لایەنی ژیریە ئەبێت لە ڕووی سۆزە مامەڵ لەگەڵا بکەیت بۆیە هەرزەکاران ئەچن لای ئەو کەسانەیان کە خۆشیان ئەوێ ئەتوانن خۆشەویستی ئاڵەگۆڕکەن بۆ نمونە دایکێک باوکێک ئەڵێ من منداڵەکەم هەموو شتێکم بۆ کردووە تاو بێ ئومێد بووم ئەچێ بە لای کەسێکی پسپۆڕ یا بەلای هاوڕێیەکی یا خاڵی یا مامی ئەڵێ تۆ سحر لەم کوڕێ من کردووە بە گوێی تۆ کە بە گوێ من ناکە خۆم باوک و دایکی ئەو مناڵم ئەڵێ من هیچم لەگەڵان نەکردو تەنها لە ڕووی عاتیفیەوە کارم لەسەر منداڵەکەت کردووە توانیمە خۆشەویستی بەدەست بێنم باشە کەواتە گۆڕینەوەی ئەو گفتوگۆیە کە هەمیشە پرسیار بکرێت تاوەت وەڵامێکی تەندروستە دەرسکەوێت یعنی ئێمە ئێستا بەپێی کۆمەلگاکان جیاوازی بەدیەکرێت ئەگەرمە باسی کۆمەلگای خۆمان بکەین ئەو کەسانی هەرزەکانە قۆناغێکی زۆر هەستیارە ئەتوانین بڵێ قۆناغێکی تاقیکردنەوەیە ئیتر بەبێت جیاوازی لە نێوان کوڕان و کچانە ئەو گۆڕانکاریە فیسیۆلۆجیانەی کە لە جەستەی ئەم کچ و کوڕای ڕۆیە لەوانەیە هەندێک جار نامۆبوون دروستکە گۆشەگیری دروستکە بە تایبەتی ئەگەر تۆ وەکو دایک و باوک وەکو گەورەکان ڕێک خۆشەر نەبوو بێ پێشتر جوابی پرسیارەکان بیتەوە ئەم کچەکە گۆڕانکاریەکی جەستەیە بێ ئەم کوڕە گۆڕانکاریەکی جەستەیە بێ ناتوانێت باسی بکات ناتوانێت قسە بکات لەوانەیە لای ڕەفیقێکی باسی بکات بەڵام لای دایکەکەی باسی ناکات ئەمەش ئەوەیە کە ئەو زمانە لای ئەو باشترە نەک لای دایک و باوکێک کاڵێ تۆی کە خۆت باسیەکەی تۆ لە من تێناگەیت ئەگەر من ڕێم بۆ خۆش کرد لێم تێبگات دڵنیام لەوەی کە ئەویش هەموو ئەو گرفتانەی کە هێتی بۆم باسەکات ئەمەش هەیە نەوەک نەبێت بەڵام لەو خێزانانەی کە توانیویانە مناڵەکەیان بە تەندروست پەروەردە بکەن کەواتە ئێمە چۆن هەوڵبین ئەم ڕێژەیە بەرەو زیادبوون بەرین لایەنە خراپی و نەرینەکەی کەمترکەینەوە زۆر جوانە کاک سەرکۆم بۆی تاڵکێشی قسەکەی پێشم کەم و وەڵامی پرسیارەکەی بەڕێز خاڵی دووەمیان کە لە هەرزەکارانی هەموو دنیا ڕۆیە ئەوەتانێ لە قۆناغی هەرزەکاری لە مەرحەلەی هەرزەکاریە هەندێک هۆرمۆن زیاد لە پێویست ئەڕژێن بە خێرایی گەشە ئەکەن ئەم هۆرمۆنە کە زیاد ڕژا چی ڕۆیە هێجان ناخی ئەم هەرزەکارە ڕۆیە کە تەحملی ناکە بۆ نمونە ئێستا ئێمە هەر نمونەی بینەوە ڕێژەی خوێن لە جسمانە زیاتی کرد ئاستی ڕەنجی تایبەتی خۆی یا کەمی کرد هەڵسوکەوتمان بیرکردنەوەمان مەزاجمان ئەگۆڕدرێت یا ڤیتامینەکان کەم و زیاد بکە مەزاجمان ئەگۆڕێت ئەو هۆرمۆنە لە ژیانی هەرزەکارە کە زیاد لە پێویست ئەڕژێن عاتیفی ئەبن مەزاجی ئەبن زوو هەڵەچن قسەی ئەمڕۆیان جیاوازە لە قسەی سبەینیان ینی هیچ کێشەن لە پڕات تووشی خەمۆکیە بن تووشی گریان و دڵێک ئەبن ینی خێزانەکان حەبسە مەز ئەم دیاردەیەوە لە مناڵەکە ڕخ ناگرێت تۆ بۆچی شەو ئەوەنە دڵی خۆش بوو بابسین بۆ سبەینێ بۆ گەشت بۆ سەیران بۆ سینەما ئەبانان ساوە لە من نایم تۆ بۆچی ئەوەن ئێمە ماندوو ئەەکەی ئەم هەرزەکارە خۆی بەدەستی خۆی ناڵێنە ینی هەندێک گۆڕانکاری لە ناخ خۆیان ڕوئەیات بەدەستیەوە گیری خواردو نازان لە خۆی تێناگە ئەگەر خێزانش لی تێنەگەن ئەوە نەیتر بارودۆخەکە قورس ئەبێ لەسەری خۆی هەرزەکار دۆخێکی زۆر تایبەتە بۆ ژیانی ئەو کەسە هەم بۆ خێزان بە خودی خۆشی خۆی کۆمەڵە پرساتە ناو مێشکیەوە وڵە ڕۆنگ گۆڕانکاری ڕۆیان لەسەر ئەم لە ژیانی و لە جەستە و لە دەروون و لە کەسایەتیە ماندووی ئەکا ماندوویەکە بێ بە سترێس بۆ خۆیەوە لەو لاشەوە کۆمەلگا زۆر ڕخنەی لێگرێ هەرزەکاران خراپن هەرزەکاران لادەرن هەرزەکاران ڕێز لە گەور و باپیران ناگرن هەرزەکاران هی ئەمجی لە سەردەمەکانی پێش و زۆر جیاواز جاران ڕێز و خۆشەویستیە بۆ ئێستا نەماوە ڕاستی چی شواش نییە ئەم هەرزەکارەی کە ئێستا هەیە 100 ساڵێکەش پێشترش هەرزەکار وا بووە ئەنی ئەو دایک و باوکەی کە ڕخنە لە هەرزەکارە کرێ من کە ڕخنە هەرزەکارە کردم خۆم لە زەمانی هەرزەکاریە بە ڕێژەی 90 هەمان تەبیعەت و خۆ سلوکیە و کەسەم هەبووە یا هەرزەکارانم هەبووە بە جیاوازی کەسایەتی باشە لێرە چی گرنگە خۆی بەڕێزە فەرموو هەرزەکاری قۆناغێکی کاتێ لە پێشەوە منداڵەکە ئەگەر دایک و باوک خۆیان ئامادەکەن بۆم سەفەرە بۆم گەشتە پێش وەختە تێشێک ئامادەکەن بێگومان ڕوبەڕووی قەیرانە ئەبنەوە بەڕێز بە تەمای گەشتێ بکەیت بۆ دەرێ وڵات ڕێگەکی قاچاقچی هەیە ڕێگەکی سروشتی هەیە بەڵام ڕێگە پێدراوەکە لە هەردوو ڕێگاکە با بڵێن ئەبێ ئامادەکاریکی پاسپۆرت لانی قانون لانی مادی لانی جلوبەرگ هەندێشە دوێ ئەگەر ئامادەک بوویت پێت وت ئەم ڕێگایکە لە پێشە ئەم شتانی لەسەر قاچاقچی و سەرما و گەرما و ڕووبار و ئەم بابەتانەی تایە
ئەم کەسە دەروێن ئامادە ئەبێ ناپەشوکێ پشت ناومێت نابێت لە ڕێگات تێک ناشکێ لە بەئاسانی خۆی تەسلیمی هەندێک خەڵک ناکە هەر زەکاریش ئەوە پێشەوەی بیت بێتە ناو قۆناغی هەرزەکە لە قۆناغی 10 ساڵیەوە بە تایبەتی بۆ کچان و کوڕان دایک و باوک و پەروەردەکانان ئەبێ هەندێک ئاماژەی گرنگ بە منداڵەکانیان بدەن کچی خۆمیتر لە ئێستا بە ساڵان 2 ساڵیکە تۆ گەورە ئەبیت هەنگا ئەوەی بەرەو گەورە بوون بەرەو دایک بوون بەرەو پیاو بوون بەرەو گەنج بوون لەم قۆناغەدا هەندێک شت ڕوو ئەیە هەندێک شت ناو ببێ پێویستی خۆت بێت مثلەن هەندێک گۆڕانکار جسم تا ڕوو ئەدات ئەم گۆڕانکاریانە کاتین دواتر جسم ڕێکە بێتەوە هەمووان ئەزانین یەکەم گۆڕانکاری لە پەلەکان لە لوتەکان ئاە هەموو کشانە لەو تەمەنا قەلەقیانوە دروستە بێ لوتم بۆنە گەورە بووە هاوڕەکانە دەنگیان بۆنەک دەنگین گەڕ بووە گاڵتە بە یەکتریەکەن یەکسەر کچەکە ئەچێ بەلای تۆرێکی جوانکاری دایکە بەم لوتم زۆر ناشرینە دکتۆریش پێی ئەڵێ کچم تاژە ساڵی نابێ ئەمەلاتی جوانکاری بکەی و دواتریش ئەم لوتە کەیساوە گەشەی کردووە لەگەڵ تا ڕوومەت و چاو هەموو جسمت گەشە ئەکا یێتەوە ئاستی هاوسەنگی خۆی ئەگەر دایکە پێشتر ئەمەی پێوتە بێت و دکتۆرەکان دایک و باوکان پێ بڵێ ئەم کچە ئەم فرێسەی لەسەر کەمە بێتەوە یا کوڕەکە دەنگی گەڕە بێ یا دەستی جسمێکی گەورەی هەیە بەڵام لاشەی لە ماسوولەکانی لاوازن ئەلەرزێ زۆربەی کات تێبینیمان کردووە کوڕەکە سینێک ئاوێنە یا سینێک چای هێنا و ڕشتێتی ئەلەرزی و ئاوای کردو هەم شەرمەکە هەم ماسوولەکانی بەهێزن ئەنی کاتێک چاڕژا کاتێک نەیزانی خەراتنی کەسێکە نابێ قورسیکەی لەسەری بابینە سەر مامەڵە دروستەکە کاک ڕێباس ئاماژت بە کۆمەڵێک گۆڕانکاری یەکجار زۆر کرد کە لەم تەمەنە ڕوو ئەدات پێویستەکە دایک و باوەک چۆن مامەڵەی دروست لەگەڵ ئەم تەمەنە بکەن ینی ئەم هەموو گۆڕانکاریە زۆرە بەدەست مرۆڤەکە خۆشی نییە بەدەست گەنجەکە خۆی نییە کە لە جستەیە ڕوویداوە لەم کاتە پێویستە مامەڵەکان چۆن بێ زۆربەی کات بابەتێکی حەزەکەم قسەی لەسەر بکەین ناو ناتۆرەمان بیستوە لەم تەمەنە توانجە درێ لە هەنێک لە جستەی لە وەک ئاماژت بۆ کە لوتی گەورە بووە لە دەنگی کە گڕ بووە هەنێ جار بۆ نمونە ئەنی خۆی خێزانەکە جۆرێک لەسەر لێ تێکدان لە مناڵەکەی دروستەکە بۆ هەنێک مەوزوع پێی ئەڵێ پیاوێکی تۆ ئیتر چۆن ئەبێ بۆ شازە مامەڵە بکەی یاخود بۆ هەنێ مەوزوعی تر پێڵێ هێشتا تۆ مناڵی پێویست ناکە لەو بابەتانە یعنی قسەی خۆتت هەبێ جۆرێک لەسەر لە تێکدان لەگەڵ مناڵەکەی خۆیان دروستەکە پێویستەکە مامەڵەی دروست لەم کاتە بەتایبەتتر لەلایەن دایک و باوکە و دواتر لەگەڵ دەوروبەرەکەی پێویستەکە چۆن هەمومان پێستم بە دایک و باوکێ بەڵام لە هەرزەکەرە زیاتر ئەو با دڵنیاتان کەمە چکە وتمان قۆناغە کاتیە و کۆمەڵە گۆڕانکاری خۆ بەدەستیەوە ناڵێنێ چەند شتێک زۆر زۆر گرنگە کە منۆک و پسپۆری هەرزەکاری مامەڵە هەرزەکارە کردو ئیسەژیش لەگەڵ هەرزەکارایە ئەوە یەکەم هەرزەکار قبولکەین بۆ شوێی کە هەیە قبولیکەین بۆ شوێی کە هەیە نەکەوەی کە ئێمە ئامانەوێت و دڵنیاش بە لەو قۆناغان نابێ بەوەی کە ئێمە ئامانەوێت ئیلا ئەبێ کۆمەڵێ بەرز و نزمی کۆمەڵێ هەڵا کۆمەڵێ شت تەجروبە و تێست بکەن کە بەلای ئێمەوە هێڵی سوورە بەلای ئێمەوە ناباوە خەتەرە ئەبێ بیکەن ئەبێ هەڵە ئەمانەکە بەڵام هەندێک شتێک تەبعەن نابێ بکرێت نەک لە مناڵیشان نابێ بکرێت لە گەورەبوونیشان نابکرێت ئەوە هەڵە سوورەکانن لادانە گشتەکانن نابێت بەڵام هەندێک حاڵەت هەیە هەنە تەجروبەی حیات هەیە ئەبێ لێگەڕێ ئەم منداڵە خۆی بێت خۆی هەڵەکان کە خۆی بچێت تەجروبەی حیاتی خۆی کە خۆی خاوەنڕایی خۆی بێ بەڵام تۆ لە دوورە بێت چاودێریکەی سەرپەرشتی بکەیت نەک ئەوەی ئەمە یەک دووهەم بە هەموو شێوەیەک دایک و باوک و پەروەردەکاران دوور بنخوایان مە دوور بگرن لە ئامۆژگاریکردن هەموو هەرزەکارێک گوێی پڕپڕ بۆ لە ئامۆژگاری دایک و باوکی هیچ هەرزەکارێن نییە نەزانێت دایک و باوکی حەزی لە دایک و باوکی چی ئەوێ ئامۆژگارەکانی بەیانووی ئێوارۆ کوڕم بخوێنە کوڕم خۆت بە شۆ وازم مایل بێن واز چوونە دەرۆکە خەتەرە نەکەی ئەوە خەتەر ئاوڕی کشتەگە ئاوڕی کوڕ نەکەی بۆ شێ مامەڵەکە درەنگ هەستە زوو بخەوە مەسەلەن چی یا ئەو وازە خواردنە بێنە ئەنی هەموو منداڵێک ئیمتیحانی بکە ئەزانە دایک و باوکی چۆن بیرەکاتەوە چۆن ئەژی وەڕست بۆ لە ئامۆژگاری وەڕست بۆ لە ئامۆژگاری ئەبێ دایک و باوک تێ بگەن ئامۆژگاری هیچ کاریگەریەکی نییە بۆ منداڵ هیچ کاریگەریەکی نییە بەڵکو پەیوەندەکانیان کاڵترەکاتەوە و بە منداڵەکە بێزارێ بۆچی ئامۆژگاری سوودی نییە لەبەر ئەوەی تۆ شتێکی پێڵی دڵنیا بە ناتوانێت جێبەجێکە تۆ شتێک نتوانێت جێبەجێکە ئیتر بۆچی تۆ دووبارەیەکەیتەوە یعنی تۆڵە ئیلا بە سعات حوت هەستی ئەو جسمی پێویستی بە خەوی زیاترە ینی پێویستی بە سعات دەیە پێویستی بە 11 و 12 تۆڵێ وەڵام من ئەبێ سعات 6 هەستامەوە تۆش حوت هەستی لەگەڵ نانی بەیانی بخۆی ناتوانێت جسمی پێویستی بەو خەوەیە پێویستی بە تەماڵیە پێویستی بەو چکە جسمی گەشە ئەکا ئەو گەشەیە کە پێویستی بە خەو و وزەی زیاترە تاقی زیاترە ئەنی
شتێک مەکە کە بەرامبەرەکەت ناتوانێت ئەگەر کە نەتوانێت قسەت ئەشکێنێ. دوو سێهەم شتێک کە زۆر گرنگە من هەرزەکار بەراورد نەکەی بنە بە برازای خۆت نە بە خۆشکەزای خۆت نە بە هاوڕێکی تر هیچ منداڵەکە دوو خۆی ببینە. ئەگەر تۆ بەراوردێکی ئەڵێ بۆچی ئەم ساڵ تۆ هەفتا هێناوە ئامۆزاکەت نەوەتی هێناوە خۆش توانێت بڵێ تۆ بۆچی داهاتی ساڵانە مەسەرەن دەفتەرێکە خۆ ئەمامەم دە دەفتەری هەیە تۆ بۆ سیارەکەت ئەو ئاوایە ئەو بۆچی ڕووی خۆش تۆ بۆ ئەنی بەراوردکردن ئەوش عەقڵەکە بیرەکاتەوە ئەوش بەراوردی تۆکە بە کەسێکی تر لە ڕاستیات کەسێک فەرد مامەڵ لەگەڵاکە بەراوردی کە بەخۆی نەک بە کەسێکی تر زۆر معانات ئەمەدەستی ئەوە هەیە بۆچی فڵان کەسەوە بە ئەدەبەوە بەڕێزوان لە ڕاستی شام وایش نییە شتێکەیە کە پێتان بڵێم لە هەڵی دایک و باوکە ئەوتانەیە نێ زۆربەی کات هەرزەکارێکی خۆی ئەبین لە ماڵەوە مامەڵەکانی ئەبینی و خەڵکی ترکەمە بینی ئەڵێ بەس کوڕی من خراپ بەس کچی من دنیا وێران کردووە خەڵکی ترها چەند ڕێک و پێکردن خەڵکی تر چەند بە ئەدەبن لە ڕاستەوێتە ماڵەکەی تۆ ماوەی سەعاتێک میوان تایسی بە لەگەڵێ تۆ هەموو دەقێ لەگەڵانی ئەگەر هەر دوو دایکەکە بکەونێک ئەڵێ وەڵای کوڕەکەی من وایە کچەکەی منش وەڵای کچەکەی منش وایە ئەوە چۆن ماوی چۆن ماوی ینی سێرەکەن کێشەکانی هەرزەکانان بڕێتە تا 90 لە یەکچوون پێویست ناکە بڵێ وەڵڵاه تەنها کچی من تەنها کوڕی من لێشێوا و لێ قەوما و خەریکە ئەفەوتێ هیچ مەدەسەوە نەماوە لە ڕاستیە ئەمە زۆر ئەبێ ئاگادار بین بەراوردیان هەرگیز نابێ بکەین بە کەسێک. چوارەم کە زۆر گرنگە لە هەرزەکار پێویستە بۆی کە ڕێزی لێ بیگیری ئەگەر هەڵەیەکی ئەیکەمە کورتێکی وەکو تەجروبەی حیات سەیریکەی بیری گەنجێتی وەرزەکاری خۆت بێنە پێچای خۆت لەو زەمەنا چی دەکرد هەمومان لەو زەمەنا کۆمەڵەشمای سەیکنیانی چەند خۆشە لیان تێبگەین یارمەتی دەریان بین هەڵەکانیان بۆ ڕاستکەینەوە چانسی کەیان بیت بەرپرسیارەتیان پێبێت نەک محاسەبەیانکەی تۆ بۆ گەورە بووی تۆ نازانی مامەڵە بکەی ئێ نازانێ لە ڕاستیە لە قۆناغی گەشەکردنە لە قۆناغی فێربوونایە بۆش نقطابخانە فێر بین جاگەر هەموو شتێ بزانین نەچ نقطابخانە بەڕاستی بۆ مامۆسایەکە بە لەم تۆڕە بڵێت بۆ فێر نابێ بۆ نازانی مامۆسا نییە ئێمە هاتوون بۆ قوتابخانە بۆی شتێکم کەمە تۆ فێرم بکەیت زۆر باش. ئێمە ئەمە لە چوارچەوەی خێزانێکان بابەتە گفتوگۆی لەسەرەکەین ئەگەر بینە دەروی دەرگای ماڵەکەمان باسی کۆمەلگا بکەین. ئێستا ئەو دیاردانەی کە ڕۆژانە ئەیبینین بە تایبەتی بۆ هەرزەکاران ئێستا هەموو پێداویستیەکان لە بەردەستایە بەڕاستی بۆ هەرزەکار لە هەموو خێزانێکە ئەگەر زۆر باری ئابووریشان خراپێ بەخوا دایکەکە باوکەکە لە دەمی خۆی گرێتەوە ئەیا بە چلوبەرێک بۆ کچەکەی ئایا بە چلوبەرێک بۆ کوڕەکەی جوانترین مۆبایل بۆ کوڕکچەکەی کڕێ خۆی مۆبایلێکی زۆر سادەی پێ یعنی هەموو شتەکانە خاتە بەردەستی یعنی هەر لە مناڵیەوە داواشتی واکات توی خێتە بەردەستی. چەند گرنگە ئێمە سنوورداریەکی شەبێ بۆ ئەم خۆشەویستی و ڕێزەی کە بەرامبەر هەرزەکارێکین قەینا بڵێن ئەو گۆڕانکاری بەسەرا هاو ژیانی وا گۆڕا و ئەبێ ئێمە لەگەڵیان نابین بەڵام ئێمەش هەرکە وەکو کوردواری خۆ یامان بەدەمیەوە زیاتر ئەڕوات گرنگەوەیە کە ئێمە بە شێوە هەستیارەکە مامەڵی لەگەڵاکەین نەسنوور ببەزێنێت هەم بشتوانێت هەموو پێداویستەکانی کە لە بەردەسیاتی بە باشی مامەڵی پێ بکات نەک ئۆتۆمبیلێکی بینێ لەسەر ئەو شەقامە هەموو خەڵک بێزار بکات نەک بوا لە کچەکانمان بکەین کە ئەو نەریتە جوانی لە کوردەواریە هەمانە لەبەروی سۆزێکی پێدراوە ئیتر کۆمەڵی پرسیاری دایکێ هەر جوابی نەیاتەوە یاخو کۆمەڵە سنوور هەیە بتوانێت تێ بشکێنێ ئەمە من بۆ هەردوو لایەنەکە باسەکەم شکاردووکی تەمەنی هەرزەکاریە چەند گرنگە ئێمە وەکو کۆمەلگاش وەکو خێزانیش هاوکاری ئەم گەنجانە بین. زۆر باشە کەک سەرکۆ ئەمە کۆمەڵ هەرزەکارە بین سەر شەقامەکان بێزارکردن بۆ کۆمەلگا مەترسین بەسەر کۆمەلگاش و بۆ ئاگاداری زۆربەی لادانەکان لە قۆناغی هەرزەکاریە زۆربەی ئەو خۆ خراپانەی کە لە گەنجەتی و لە تەمەنی کامەڵبوونە بە کەسایەتیمان لە هەرزەکاری و سەرچاوەگەی گرتووە زۆربەی هەرزەکارانەی کە ئەو لادان و گرفتانیان هەیە کێشەی خێزانیان هەیە کێشەی هۆشیاری خێزان و پەروەردەیان هەیە باوکەکە ناتوانێت کات بە منداڵەکە بە ناتوانێت خۆشەویستی پێ بە ناتوانێت هاوڕێ بێت سیارێکی بۆ کرد لە کۆڵی خۆیە کاتەوە خەت ناو کۆمەڵگەی خەت سەر ئیشێکەوە ئەمە لە کۆڵخۆکردنەوەی ئەمە بارگرانی بۆ خۆی بۆ کۆمەلگاکەش ینی نابێ بوونی مادە یا خۆشگوزەرانی بێتە هۆی کە منداڵەکە لە دەردچێت چکە لەو تەمەنە باشترین سیارەی پێ باشترین زۆرترین پارە لە گیرفانیا بێت دڵنیا بە لە بەڕۆی باسمان کرد گەشەی ژیری وەکو پێویستی لە چاو گەشەی عاتیفەیە بەڕێگەی نادروستە بەکاری هێنێ زۆر گرنگی بە هاوڕێ ئەوەی معجیبی هاوڕێ و دەروی خۆیەتی معجیبی دایکە باوکی نییە ئامادەیەک لەسەر هاوڕێ خۆیدا بەکوشت هەر هاوڕێکی ببیسە شەڕەکە ئیتر یەکسەر ئەگاتە لای نەبیر ناکەتەوە هاوڕێ حەقە یان ناحەقە ئەم شەڕە ئەتوانم ناتوانم یەکسەر خۆیکا بە قوربانی بەڵام بۆ دایکە باوکی وانە ئەمە شتێکی ئاساییە ئەوکە بەڕێز ئەفەرمێ ئەبێ هەموو شتە هاوسەنگی خۆی هەبێ
ناوەی کە وازی لێبین لە کۆمەڵگە ناوەش کە هەموو شتێک لە ماڵەوە بیخینکەنی زۆربەی هەرزەکاران ئەو گلیانە ئەڵەن دایک باوکمان لەبەرەی کۆمەڵگا بە حساب پێیز بووە کۆمەڵگا پڕە لە خەڵکی خراپ لە ماڵێمیان بەستۆتەوە ناڵم چنددەرە یعنی ناڵن تێکەڵی خەڵک و کۆمەڵ ناڵ ئێمە خۆمان بین ئەمە زۆر خەتەرە بە ئەندازە ئەوەی کە کەسێک ئەڵێ کوڕ بڕۆ دەرەوە کات دەرەوە چەندێ پارەی پێیات و حڕی ئەکا هەردووکی پڕمەترسیە ئەبێ کە تۆ شتێکی پێدەی بە چاودێری بە مەرجەوە پێی بی و ناشبێ لە ماڵە بێ بەسیتەوە بەڕاستی چکە ئەگەر لە ماڵی بە زۆر دوو جێت ئەبێت یاوتان تووشی دپرشن و خەمۆکی ئەبێت لەگەڵ پلیستیشن و تووشی ناوەبوونی کۆمەڵایەتی ئەبێت کەسێکی 14 ساڵە 16 ساڵە ئاشنانێ بە کۆمەڵگە ئاشنانێ بە تەمەنی خۆی ئەمە ئەبینین زۆر نام لەگەڵ هاوڕەکان یاوەتانێ ئەم کەسە ئەدیکتە بێ بە ئەلکترۆنیەکان و پلیستیشن و پەیوەندیکی کۆمەڵایەتی لە ڕووی تەڵاتمەتەکان دروستەکات کە ئەم پەیوەندیە واقعی نییە خەیاڵاتی سێر و سەمەری بە دروست ئەبێ ئەمە زۆر خەتەرە بۆ منداڵ لەو لاشەوە ئەگەر بچیت بخێتە دەرەوە بڵێ ساریکی وەک بەڕێز باسی کرد بە بێ سنوور شتی ببیتێ دیسانەوەی بار بەسەر کۆمەڵگاوە چکە ئەو نایزانێ بەڵام لە هەموو حاڵەکەتێکە ئەرکی کۆمەڵگایە بە چاوی ڕێزەوە لە هەرزەکار کاتێک هەڵچوونێکیانێ ماتۆڕێکی پێەیە هەڵەیەک ئەکات هەندێک نمایشێکی خۆی ئەکات تۆزێک حاڵەتی گەنج وەکو تەمەنی خۆی ئەکات نەبێ بیشکێنەوە کەرامەتیان بشکێنین زۆر باشە پێویستەکە جۆری سزاکە چۆن بێ کاک ڕێباز یاخود با بڵێن سەرزەنشتەکە پێویستەکە چۆن بێ ڕەنگە لە نێو خودی خێزانەکان و لە کۆمەڵگەشە کاتێکە هەرزەکارێک ئەبینرێ کۆمەڵێک مراعات بکرێ بەڵام هەنێ جاری ڕەنگە ببینی هەرزەکارەکە ئیستیغلالی ئەو مراعاتانە ئەکات ڕەنگە ئەو بابەتانەی کە پێشتر کردوێتی بۆتە هۆکارێک بۆ ئیزعاجبوونی دەوروبەرەکەی یاخود خێزانەکەی ئەم ئیستیغلالی ئەم ناوە بکا کە پێی ئەڵەن وازی لە بێنە هەرزەکارە زیاتر و زیاتر بێ پێویستەکە سەرزەنش بکرێ پێویستەکە سزا بدرێ ئەگەر پێویستەکە بە چ شێوازێک بێ زۆر جوانە ڕاستیە هەموو شتێک بە مەرجە لە دنیا بەڕێزت ئیشەکەیت مەرجی خۆتێک کە تۆش مافە بدرێتێ بەڵام لە هەرزەکاریە زۆر ئەبێ ئاگادار بین لە سەرزەنشتەکانمان لە سزاکانمان لەگەڵ منداڵیە چکە ئاگادار بن لە هەرزەکاریە بۆ یاخیبوون لەبارە زۆریان حەز لە یاخیبوونەکەن هەروەی کە دایک و باوکەی سزایکی زۆری ئەیە تۆڕەبوون ئیشکێنێتەوە بیل لە چوونە دەرەوە و بیل لە ماڵ بەجێهێشت نەکاتەوە زۆربەی کاتی تەنانەت کچیشمان ئەمە ڕۆیە دواتر کۆمەڵگا مامەڵێکی زۆر تون لەگەڵ ئەم خێزانە کە کاتێک منداڵەکەی لە دەروەیە کچە یا کوڕە باشە زۆربەی کات هەرزەکار بەهۆی کێشەی لەگەڵ ماڵەوە هەیە ئەچێ لە دەرەوە خۆی تووشی مەوادی مخدر یا جگەرە یا هەد ئەم شتانە ئەکات کێشەکە لە خێزانە ئەبێ سزا بدرێ بەڵام سزاکە یعنی زۆر بە هەستیاری لەگەڵ هەرزەکارە بدرێت زۆر یەکەم کاتێک هەرزەکاری غەڵەتی ئەکا تاوانێک ئەکا با بڵێن لادانێک ئەکا یەکەمی شتێکی داینشێنی دوو بە دوور بێت لە خەڵک لە دایک و باوکی هاوڕەکانی داینشێنی مامەڵ لەگەڵ هەڵەکەی بکەی بێنە پێچای خۆت ئەم کوڕا کە ئێستام هەڵی هەیە دەیان باشە و جوانی هەیە خاوەنی عزت و کەرامەتە خاوەنی خێزانە خاوەنی زۆر شتە تەقدیری ئەم حاڵەتانە ئەو کاتە بیت مامۆن لەگەڵ هەڵەکەی باشە ئەم هەڵەی کردووە بۆ نمونە لەسەر جادە سەرکێشی بە ماتۆڕۆکە یا سوکایەتی بە خەڵکەکات بێنە پێچای خۆی ئەم ڕەفتارە چه خێر و خۆشێکی تایە بۆ خۆت و بۆ خەڵکیش ئەم کچانەی کە تۆ گاڵتە پێکردون ئەم کوڕانەی کە تۆ سوکایەتی پێکردن خوشک و دایکی ئەمن بێنە پێشایی خۆت خوشکی خۆت وای لێ بکرێ تۆ هەستە چۆنە بەڵا قبول ناکەم یەکسەر ڕێ وایەکەم ئەو خەڵکەش ئەو خاتونە بەڕێزیت کە تۆ سوکایەتی پێکی ئەو پیرێکە سوکایەتی پێکی باوکی منە باوکی کەسێکی ترە ڕێزگرتن و بێخێتە موقعی بە پرسیارەتیەوە ینی ویژدانی بجوڵێنیا هەرزەکە لە ڕێ عاتیفەوە زوو ئەجوڵێت بۆ نمونە خوێنکارێک دێت خۆی بەشتە زانە شەڕ ئەکات یەکسەر بانگی کە بەکارێکی خێرخواز بەکارێکی ئینسانی یەکسەر ئامادەیە ئەو وەرزەکاری کە پێت وایە لە حساب بۆ کەس ناکا و حساب بۆ کۆمەڵگا و بۆ دین و بۆ کولتور ناکا بڵێ وەرە ئیشەکەم پێویستەکەم پێێت یەکسەر ئامادەیە ئێوە دەمتەوە کە هات بڵێ تو ئینسانی کەەوە باشی ئەو کاری منەکەیت ئەیگو نەحنێ واکەی لەو تەمەنی خۆت مامەڵەکەت لەگەڵێ هاوڕێیان نەبێ وەستە زەنشکاران نەبێت ئەگەر لە هەموو حاڵەکاتێکە بڵێ من ڕەفتاری هەڵەکەت مامەڵە سزای هەڵەکەت دێم محاسبەی هەڵەکەت دەکەوە ئەگەنا خۆت کەسێکی باشی دەیان باشە و جوانی هەیە لێ بپرسە بڵێ حەزت لە چیاڵی حەزم ناوکاری خەڵکە حەزم کۆمەڵاکەم پێشکەوێت حەزەکەم یارمەتی دایک و باوکم بم بەس ئەو غەڵەتەشەیە ئەڵێ باشە ئینسانێکی ئەوە باش و چاک چۆنە بێ ئەم شتە خراپەی تیاکۆ بێتەوە ئیترت بە ناوەبوونی خۆی ئەکا ئەو ڕەفتاری خۆی کۆنتڕۆڵ ئەکات مەبەستم وتانێ
کاتێک هەرزەکارێک یەکەم زۆر خەتەر ناو هاوڕێ و کۆمەڵگا محاسبەیەکی سەرزەنشتی بکەیت دوم ئەگەر محاسبەیەکی شەکەی تەنها دەست بەرە بۆ ڕەفتارەکەی کە تۆ پێی قەڵسی کنیگەنانی دەستمە بۆ کەسایەتی بۆ دایک و باوکی بێگومان کۆمەڵی کۆنی شت هەیە کە بکرێ زیندوو نەکرێتەوە چکە لە بەرەوەی کە زۆر جار شتێکی زۆر ئاسان ڕۆئەیە تۆ کۆمەڵشتی کەت بۆ کۆکردێتەوە لە پێڵیتەوە ئەم کەسە لەوانێت تووشی ئەو حاڵەتە بێخۆ دیاردێ بێکەیتر لەگەڵ تویا وەکو ڕقێک بەکارەهێنرێ کاکسەرگوها کاتەکەمان بەرەو کۆتای ڕوان بابەتە هەتا چەند بڕۆین چەند پرسیاری کەشێن ینی بۆ منە خوێندکارێک گەنجێک کە تۆ هەڵەیەکە کاکسەر تۆڵی پسەر بێت نێراوی تۆ من دایک باوکێک دایک باوکوونی یا شتێک هەڵی ینی مەدە لە پیرۆزی قودسەتی ئەم کەس ئەو دایک باکە تۆ پێت وایە کە تربێتی ناڵێ نەکردو زۆر لە تۆ زیاتر متان بە پەروەردەی منداڵەکەی زۆر لە تۆ زیاتر حەزەکە کەسێکی باشە بەڵام نەبووە چی بکانی مەبە بۆ دایکی خۆی محاسبەکە و خۆی بە پرسیارەتی خۆی وەرگرە نەک دایک و باوک نەک هاوڕەکانی نەک دینەکەی نەک سیاسەتەکەی هیچ کەسە بەرپرس نییە لە حاڵەتانە خۆی نەبێ وەکو خۆی ماوەڵ لەگەڵ باش دەستم بۆ پیرۆزەکانی دەستەکانە خۆش بێ سپاس زۆر بەخێر بێ بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمە وەکو گەورەکان وەکو کەسوکاری ئەو هەرزەکارانە مامەڵێکی تەندروستیان لەگەڵا بکەین تاوەکو ڕێگەیەکی باش بگرن لە ژیانی خۆیانە چکە دوجاریش ئەوان لە بێ و قۆناغەیە تێپەڕە بن و بیلەوەکەنەوە گەر هەڵیان کرد بێ یاخو ڕێگەیەکی باشیان هەڵبژات بێ دووبارە سپاس بە ئامادەبوون. دەستە خۆش بە کاکرە باش.